دوا بە دوایی مشتومڕوو گێرم و کێشەیەکی زۆر عراقیەکان ڕۆژی یەکشەمە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان بۆ پەرلەمانی وڵاتەکە. پێشتر عراقیەکان ژمارەیەک ڕێوشێنی نوێیان دانا بۆ ئەم هەڵبژاردنە پێشوەختەی داوای سەرەکی خۆپیشاندەرانی عراقی بوو. نەتەوە یەکگرتووەکان ستایشی ئەو ڕێوشێنە نوێیانە دەکات. سیستەمێکی نوێی هەڵبژاردن دانراوە. دەنگدەر دەتوانێت دەنگ بە کاندیدە سەربەخۆکان بدان نەکەر تەنها بەلایەنە سیاسیەکان. پێشتر 18 بازنەی هەڵبژاردن هەبوو، ئیستا 83 بازنەیە. ئەزموونەکانیش لە جیهاندا نیشانیان داوە دەنگدان لە بازنەی بچووکدا پەیوەندیەکی تۆکمە دروست دەکات لە نێوان دەنگدەر و نوێنەرەکانیدا. نەتەوە یەکگرتووەکان ئەم هەڵبژاردنە پێشوەختەی ڕۆژی یەکشەمەی عراق بە گرنگ ناودێردەکا هەر بۆیەشە بایەخێکی زۆر دەدات بە سەرکەوتنی هەڵبژاردن. نەتەوە یەکگرتووەکان تیمێکی زۆر گەورەتر دادەنێت بۆ پشتیوانیکردن لەم هەڵبژاردنە. لە ڕاستیدا ئەمە یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی UN لە جیهاندا بۆ یارمەتیدانی تەکنیکی هەڵبژاردن. بە بەراورد لەگەڵ ساڵی 2018 5 هەندە زیاتر کارمەندی UN دانراون. ئەوروپاییەکانی ژەم هەڵبژاردنەی عراق بە گرنگ دەزانن و دەستیشیان کردووە بە یارمەتی و کۆمەکی تەکنیکی بۆ تەواوی پرۆسەی هەڵبژاردن لە وڵاتەدا. بۆ یەکەم جارە یەکێتی ئەوروپا کارمەندانی خۆی لە دەستگای چاودێری هەڵبژاردنەکان دەنێرێت بۆ عێراق لەسەر بنچینەی هەڵسەنگاندنێکی بابەتیانەی ڕاوەرگرتنە گشتیەکان. ئەرکی ئەم دەستەیەش ئامادەکردنی راپۆرتێکی فرەلایەنی گشتیە بۆ یارمەتیدانی پەرەپێدانێکی زیاتری هەڵبژاردن لە عێراقدا. بەڵام یەکێتی ئەوروپا داواش لە عراقیەکان دەکات تا چارەسەری زۆر دۆسەی گرنگ هەیە بیکەن کە پەیوەندیان هەیە بە مافە بنچینەیەکانی هاوڵاتیانەوە. ڕەوشی ئاسایشی لە عێراقدا بەداخەوە ڕەوشێکی قورسە. هەر لەم ماوەی ڕابردوودا مەخابن هێرشێکی تری خوێناوی لە کەرکووک کرا. یەکێتی ئەوروپا بەردەوام دەبێت لە ناو هاوپەیمانەتی جیهاندا لە وڵاتێکی سەروەردا هەرگیز جێگەیەک نییە بۆ تەرۆریزم یان دەستە و تاقمە خوێن ڕێژەکانی وەک داعش. بێلەوە توندوتیژی و هەراسانکردن هەن دژی چالاکوانانی سیاسی و ڕۆژنامەوانان و داکۆکیکارانی مافەکانی مرۆڤ. هەموو ئەم ڕەهەندانەی ڕەوشی ئاسایشی پێویستە چارەسەر بکرێن بە تایبەتیش کە هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانیش لە ئارادایە. شیکەرەوە ئاماژە بە نیگەرانی قوڵەکانی دەنگدەرانی عراقی دەکەن بە تایبەتیش لەو ڕەوشەی بەر لەم هەڵبژاردنە پێشوەختەی وڵاتەکەدا هەیە. زۆربەی خەڵک لەسەر هەڵبژاردن هەستێکی بەهیوایان لەلا دروست بووە، هەرچەندە داوای هەڵبژاردننی پێشوەختیش دەکرا. خەڵک لەو بڕوایەدان ڕەوشی بەر لە هەڵبژاردن ئەو ڕەوشە نییە کە داوایان دەکرد. هەست بە ئاسایش ناکرێت. چالاکوانن وەها هەست دەکەن لەوانەیە بکوژرێن، دەستگیر بکرێن یان تەنانەت نەتوانن بەشداری لەم دەنگدانەدا بکەن بەو شێوەیەی کە دەیانەویست. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی عراق تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمانە. ئەم هەڵبژاردنە پێشوەختە لە نێوەند و دامەزراوە گرنگەکانی جیهاندا بەبایەخەوە لی دەڕوانرێت و پێویستیشە بزانین چ شتێک هەیە وهای کردووە نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپاش ئاوەها بەبایەخەوە لەم هەڵبژاردنە بڕوانن. جا ئازیزانم هەر بەم پرسیارەوە دەچمە لای دکتۆر محەممەد شەریف، پسپۆڕ و شیکەرەوەی سیاسی. دکتۆر سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بۆچی UN و یەکێتی ئەوروپاش زۆر بە گرنگیەوە لەم هەڵبژاردنە پێشوەختەی عراق ڕوانن؟ ئەم کاتتان باش کاک بەڵێن بەڕاستی وەک جەنابت ئەزانی حکومەتی پێشوو کە بە سەرۆکایەتی دکتۆر عادل عەبدولمەهدی بوو لە ژێر فشارە لە مانگی 11 2019 بە ناچاری دەستی لە کار کێشایەوە و ئەو حکومەتەی کە دوای عادل عەبدولمەهدی دروست بوو حکومەتێکی شلۆق بوو، حکومەتێکی لاواز بوو، شەرعیەتی گەلی لە پشت نەبوو و مزداقەتیشی نەبوو تا ڕادەیەکی زۆر لەبەرەوەی گەل دڵنی پێنایە بوو. نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا زۆر مەبەستیانە کە عێراق لەم قەیرانە دەربێنن. بۆ یەکەم جارە لە مێژووی نەتەوە یەکگرتووەکانە کە 130 چاودێری نێو نەتەوەی بنێرێت بۆ چاودێری هەڵبژاردن و زیاد لە 600 کارمەندی ناوخۆشی دەستنیشان کردو بۆ ئەم کارە. لەلایەکی تریشەوە یەکێتی ئەوروپا یەکەم جارێتی لە مێژووی خۆیە کە خەڵک بنێرێ بۆ چاودێری هەڵبژاردنەکانی عێراق، ئەویش 8 پسپۆری نێو دەوڵەتی ناردووە.
دیارە نەتەوەیە گرتوەکان و یەکێتی ئەوروپا لە قەیران ئەترسن، ئەزانن پێویستە عێراق حکومەتێکی شەرعی هەبێ کە مصداقیەتی هەبێ لای گەل، حکومەتێکی بەهێز بێ و نەهێڵدرێت پرۆسەی دیموکراسی لە وڵاتی عێراقا پەکی بکەوێ و شکستی پێبهێنرێت. هەر لە دەرەنجامی ئەمەش ئەگەر ئەم ئینتیخاباتانە ئەم هەڵبژاردنانە نەکرێت چەندین احتیمالات و ئەگەر هەیە، لەوانە بۆ نمونە احتیمالی ئینقلاب، لەوانە بۆ نمونە احتیمالی شەڕی ناوخۆ. بەو هۆکارە دیارە نەتەوەیە گرتوەکان و یەکێتی ئەوروپا بە گرنگی دەزانن کە پرۆسەی دیموکراسی عێراق بەردەوام بێت. وەگەشتزانین ئەمە هەڵبژاردنێکی پێشوەختە. باشە دکتۆر بەڕایی جەنابێ ئەو گرنگی کە هەم ئەوروپا و هەم نەتەوەیە گرتوەکان داوێتی باڵبژاردن لە عێراقدا، ئەمریکاش بە هەمان ئەندازە ئەو گرنگیە بە ماڵبژاردنە دەدات؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمریکاش بە هەمان ئەندازە گرنگی داوە بەم پرۆسەی هەڵبژاردنە. لە مانگی دوای ئەم ساڵە 9.7 ملیۆن دۆلاری یاوە بە یونامی کە ئەو دەستگای نەتەوەیە گرتوەکانت کە سەرپەرشتی عێراقەکات بۆ ئەوەی پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی ڕێک و پێک بڕوا بەڕێوە، پرۆسەیەکی عادلانە بێ، دادپەروەرانە بێ و شەفاف بێ. وەک بەڕێستان ئەزانن یەکێک لە هۆکارەکانی هاتنی ئەمریکا بۆ عێراق ئەوە بوو کە بەنیاز بوون چەکی کۆمەڵکوژ بدۆزنەوە. کاتێک کە چەکی کۆمەڵکوژیان نەدۆزیەوە بوو بە ئەولەویەت لایەن کە عێراق بخەنە سەر ڕێچکەی دیموکراسی، کەواتە سەرکەوتنی پرۆژەی دیموکراسی لە عێراقە بەنسبەت ئەمریکاوە جێی گرنگیە و مصداقیەتی خۆی پێ ئەپارێزێ لە کۆمەلگای نێودەوڵەتیدا. لە عینە کاتیشا بەڕێستە زانی ئەمریکا ناتوانێت بە شێوەیەکی هەمیشەیی لە عێراقا بمێنێتەوە. ئەوە لە لای بەڕێزت معلومە لە مانگی 4 2003ەوە ڕژێمی ئەو کاتەی عێراقیان ڕووخانووە و بوون و تەواجودێکی وازحەیە لە وڵاتەکە و وردە وردەش ممکنە بکشێتەوە یان دوورکەوێتەوە لە عێراق. طبعا کە ئەڵێم ئەکشێتەوە دوورەکەوێتەوە لە عێراق باسی ئێستا ناکەم یا لەم نزیکانە ناکەم، بەڵام شتێکە کە حتمما لە دوا ڕۆژە هەڕوو ئەدات. باشە دکتۆر بەڕای جەنابەت ئەمریکا لە دوورەوە دەتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنانە بکە؟ ئەمریکا استراتیژێتێکی دیاریکراوی هەیە بۆ عێراق کە بتوانرێت پشتی پێ ببەسترێ، یاخود تەواوی هەموو سیاسەتەکەی تەنها لە هەناردەکردنی دیموکراسیدایە بۆ عێراق؟ نەخێر، ئەمریکا بە هیچ شێوەیەک سەرپەرشتی هەڵبژاردنەکان ناکات و بگرە زۆر لە کەسایەتیەکان کە جاران ممکنە نفوزی هەبوو بێ بەسەریا وردە وردە بەرەو کەمبوونەوە بن. هەرچەنە چەندین کەسایەتی تر هەیە ئێستاش لە عێراقا کە دۆستی ئەمریکان و خوان بە هاوڕێی ئەمریکا زانن. بەنسبەت استراتیجێتی ئەمریکا لە عێراق ئەو مەبەستێتی کە عێراق بتوانێت لەسەر دووی پێی خۆی بوەستێت، حکومەتێکی بەهێزی هەبێت و لە قەیرانەکان بە دوور بێ، قەیرانی ئابووری، قەیرانی کەوتنە دەست میلیشیاکان بە تایبەت بۆ نمونە میلیشیای حەشدی شەعبی، و لە عینەن کاتیشا کە عێراق نەچێتە بواری ناسەقامگیری و دروستبوونی چەندین بارودۆخی وەکو ئینقلاب، وەکو شەڕی ناوخۆ هەتا دوایی. بەڵێ دکتۆر، هەر لە پەیوەندی بە دۆسەی دیموکراسیەوە گەلی عێراق ئامادەیە بۆ دیموکراسی؟ گەلی عێراق وەکو هەموو گەلێکی تر وردە وردە پێ ئەگات، وردە وردە تەقەبولی دیموکراسی ئەکات. وەک جەناب تەزانی تا 2003 پرۆسەی دیموکراسی لە عێراقانە بووە. وردە وردە گەلانی عێراق و دانیشتوانی عێراق ناڵێج ئەبن پێ ئەگەن. بەڵام پرسیارێکی گرنگی تر هەیە کە ئەبێ لە خۆمانی پرسین، ئەویش ئەوەیە ئایا گەلی عێراق متمانە و باوەڕی بە پرۆسەی دیموکراسی ماوە؟ لەم بینە دەستگای گاڵب بۆ ڕاپرسی دەری خستووە کە
تەنها 14 سونەی عێراق بڕوایان بە پرۆسەی دیموکراسی هەیە و 11 شیعەی عێراق بڕوایان بە پرۆسەی دیموکراسی هەیە و تەنها 131 کوردی عێراق بڕوای بە پرۆسەی دیموکراسی هەیە. یعنی کورد لە بەرزترین پلا دێت کە بڕوای بە پرۆسەی دیموکراسی هەیە، ئەویش بە بڕوای من ئەگەڕێتەوە بۆ نضوجی مؤسساتی کوردستان وردە وردە. ئێمە چەند ساڵێکی زۆر پێش عێراقی عەرەبین و بەو هۆکارە وردە وردە خەریکە پرۆسەی دیموکراسی بەرەو نضوج و بەرەو پێگەیشتن ئەڕوا. بەڵام ملاحەزە بکەن لەو دوو ژمارەی تر سەیرەکەیت نە سونە نە شیعە ئەو متمانەی ئەو تۆی نییە بە پرۆسەی دیموکراسی لە عێراقا. دکتۆر لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئاماژە بەوە کرد کە ژمارەیەکی بەرچاو لە چاودێری نێونەتەوەیی هەند بۆ ئەم هەڵبژاردننی ڕۆژی یەکشەمە دەکرێت لە عێراقدا. چاودێرەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپان هەروەها ئەمریکا بڕی زیاتر لە 9 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ یونامی هەروەکو پشتیوانی بۆ ئەم هەڵبژاردنە. بەڕای تۆ ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕێگەگرتنێکی تەواوەتی لە فێڵ و تەڵەکەکردنی هەڵبژاردن؟ ڕەممە بە تەواوەتی بنبڕکردنی فێڵ و تەڵەکە شتێکی قورس بێ، بە تایبەت لە وڵاتێکی وەکو عێراقە کە چەندین هێزی تایە و لە دەستی دەرەکیش حتمما ڕۆڵی خۆی ئەگێڕێت. بەڵام بە بڕوای من پەیابوونی کارتی بایۆمێتری و ئەچیزەی ئەلکترۆنی بۆ ژماردن و ئەم جۆرە ئەچیزە ئەلکترۆنیانەی ترکە پەیا بووە بۆ دەستنیشانکردنی ژمارەکان ممکنە فێڵ و تەڵەکە تا ڕادەیەکی زۆر کەم کاتەوە لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو. چ شتێک جیاوازی دروست دەکات لە نێوان هەڵبژاردننی ساڵی 2010 عێراق و ئەم هەڵبژاردنەدا، بەتایبەتی کە جەنابەت ئاماژە و بەوە کرد عێراق لە هەوڵی ئەوەدایە کە پێگەی نێونەتەوەی خۆی جارێکی تر بەدەست بێنێتەوە، کەواتە ئەبێ جیاوازیەکە بێ. ئەو جیاوازیە لە چیدایە لەم دوو هەڵبژاردنەدا؟ بەڕاستی عێراق لە قەیرانایە. یعنی ئێوە ملاحەزە بکەن لە ئینتیخاباتی هەڵبژاردننی 2014 179 گەلی عێراق بەشدار بوو. لە هەڵبژاردننی 2018 144 بەشدار بوو و لەم هەڵبژاردنەی ڕۆژی دەیمانە پێشبینی ئەکرێت کە 129 گەلی عێراق ئامادەی هەڵبژاردنەکان بێت. کەواتە عێراق بە شێوەیەکی گشتی لە قەیرانە، بەڵام گۆڕانکاریەکی گەورە ڕوویاوە، ئەویش لە شێوازی دابەشکردنی بازنەکانە. جاران عێراق بەسەر 18 بازنە دابەش بوو ئیسەکراوە بە 83 بازنە. ئەم 83 بازنێش لەسەر داواکاری و تەئسیر و کاریگەری خۆپیشاندەرەکانی عێراق ڕوویە کە لە مانگی دەی 2009ەوە دەستیان کرد بە خۆ پیشاندان. ممکنە ئەم جارە ژمارەی حیزبەکان کە بەشدارن 267 کتلەیە و گۆڕانی شێوازی بازنەکان لە 18ەوە بۆ 83 کارێک بکە، کاریگەری هەبێ بۆ ئەوەی پارتە بچووکەکان یان گروپە بچووکەکان بتوانن دەن بێنن و نوێنەریان بچێتە پەرلەمانەوە. ئەمە طبعاً گۆڕانکاریەکی گەورە دروستەکە لە پەرلەمانی عێراقا. بەڵام ئەمە لە چ کاتێکدایە؟ ئەمە لە کاتێکدایە کە گەلانی عێراق بەشدار بن و خۆیان نیشاندن لە ڕۆژی هەڵبژاردنە لە دەیمانە. بەڵام ئەگەر ئەوە ڕوونەدات زۆر زەحمەتە ئەم دەموچاوە تازانە بێن، ئەم گروپە تازانە بێن و ئەم کتلە تازانە بێن، واتە ئەو خۆپیشاندەرانە ئەو ڕەنجەی کە دایان بە فیڕۆ ئەچێت. بەڵام لە عینەن کاتیشا ئێمە ئەبێ واقعی بین. من دڵنیام دوای هەڵبژاردنیش ئەکتەر و بکەرە گەورەکانی عێراق لە کوردستان، لە هەرێمی کوردستان، لە منطقەی سونەنشینی عێراق عەرەبی و لە منطقەی شیعەنشینی عێراق عەرەبی ئەوان پۆست و پلە
گەورەکان وەرەگرن بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە ئێمە گەشتبین نەبین چونکە ئەگەر بەشداربوونێکی باش هەبێ و کتلە و گروپی تازە داخل بێت بە پەرلەمانی عێراق ئەو وەختە وردە وردە پرۆسەی سیاسی عێراق دوای چەندین ساڵ بەرەو باشی و بەرەو پێگەشتن ئەڕوات کە ئەمە شتێکی سروشتیە و وەک جەنابیش دەزانی پرۆسەی دیموکراسی عادەتەن پرۆسەیەکی درێژکایەنە ئەبێ واقعی بین ناکرێت تەوەقع بکەیت لە ماوەیەکی کەما دەرەنجامی گەورە دەستەکەوێت. دکتۆر بەر لەوەی بچمە تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەگە بکرێ بە کورتی پێم بڵێ چم بتوانەیەکێ ئەگەر ئەو گۆڕانکاریە دروست بوو خەڵکێکی زۆر بەشداریان لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەی عێراقدا کرد چم متمانەیەک هەیە ئەو لایەنە سەرەکیانەی لە نزیکەی 18 ساڵی ڕابردوودا فەرمانڕەوای عێراق بوون دەرفەت بدەن بەنەوەیەکی نوێی سیاسی لە وڵاتەکەدا سەر هەڵ بدەن و بەشدار بن لە پرۆسەی دروستکردنەوەی عێراقدا. بەڕاستی هیچ چاوەڕوانی گۆڕانکاری گەورە ناکرێت بەڵام مجرد بوون و هاتنەکایەوەی مەجموعەیەک کەسی تازە لە ناو پەرلەمانە ممکنە بە مروری زەمن تەئسیر و کاریگەری هەبێت بەڵام وەک گوتم لە واقعا بکەرە گەورەکان لە جێی خۆیانن دەسەڵاتدارن و من تەسەورم وایە ئەوانەی کە ئەندامی ئەو پارتە سیاسیانن بە دڵسۆزی ڕۆژی دەیمان بەشداری دەنگدانەکەن و ممکنە ڕێژەکان بەو شێوە گەورەیە نەگۆڕێت کە مقارنەتەن بە ئینتیخاباتی 2018 یان 2014 من باسی داهاتوێکی درێژخایەنەکەم نەک داهاتوێکی کورتخایەن. دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت هەندێک لەشی کەرەوە لەو بڕوایەدان ئەو زەمینەی ناکۆچیە سیاسیانەی لە عێراقدا هەن دەشێت مژدەبەخش نەبن بۆ قۆناغی دوای هەڵبژاردن و دەشڵێن لەوانەشە ئەو مەترسیانە عێراق بگەڕێنێتەوە بۆ چوارگۆشەی یەکەم. بأنما بعد الانتخابات پاش هەڵبژاردنەکان لەو بڕوایەدام عێراق ڕوبڕووی مەترسی دەبێتەوە بەتایبەتیش لەم ڕوانگەی قەیرانی ئێستای نێوان لایەنە چەکدارەکانەوە دەتوانم ناویان بهێنم و خۆشم بەرپرسیارم لە ناوهێنانیان قەیرانێکەیە لە نێوان هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا و لایەنی سەدرریەکاندا کەس ناتوانێت نکۆڵی لێ بکات بەتایبەتیش کە پێشتر لایەنی سەدر ڕایگەن پۆستی سەرۆکوەزیری دەوێت وەک ئەوەی ئەنجامی هەڵبژاردن دانرابێت و برابێتەوە و پۆستی سەرۆکوەزیری بۆ یەکلایی کرابێتەوە ئەمە مەترسیدارە. کێشەکە لای عێراقیەکان هەرتەنها سنووردار نییە لە ناکۆچیە سیاسیەکاندا بەڵکو ئاماژەش دەکەن بە لاوازی یان نەبوونی هەستی نیشتیمانیانە لە ناو لایەنە سیاسیەکاندا ئەمەش وەک لۆمەیەکی گەورە لە ئەستۆی ئەو لایەنە سیاسیانە دەنرێت. بس دائما كل الأحزاب لایەنە سیاسیەکان دەتوانین بڵێن هەمیشە کلک بوون بۆ وڵاتانی تر هەندێکیان بۆ ئێران هەندێکیان بۆ ئەمریکا هەندێکی تریشیان بۆ وڵاتانی تر ئەوانە بەرژەوەندی وڵاتانی تر دەخەنە پێش بەرژەوەندی وڵاتەکەی خۆیانەوە. عێراقیەکان بەردەوامن لە ناڕزایی دەربڕین بەرامبەر دەسەڵاتداران و کاربەدەستانی عێراقی و ئێستاشی لەگەڵدا بێ بە کەمتر خەم ناودێریان دەکەن لە بەرامبەر جێبەجێکردنی داواکانی خەڵکدا. بەردەوام دەبین لەسەر خۆپێشاندانەکانمان و لەسەر داواکانی گەلی عێراق و لەسەر ئاشکراکردنی بکوژانی خۆپێشاندەرانی وەک ئیهاب ئەلوەزانی و ئەمجەد ئەلتایی و ئەو 800 شەهیدی دیکەی لە مەیدانەکاندا خەڵتانی خوێنکران. هەر چۆنێک بێت کۆمەڵگەی نێونەتەوەیی لەو بڕوایەدایە تەنها ڕێگەیەک بۆ گۆڕانکاری گەورە لە عێراقدا هەڵبژاردنەکانە. لە پێناو ئەوەی عێراق بێتە دەرەوە لە نادیاری و دابەشبوون و ببێتە ئەو وڵاتەی دەرفەتی بیستنی دەنگی هاوڵاتیانی تێدا بێت و سەر بکەوێ ئەوە یەکەم هەنگاوی ئەو ڕێگە دوور و درێژە دەنگدانە ئێرە وڵاتی خۆتانە ئایندەی خۆتانە و دەنگیش دەنگی خۆتانە. دکتۆر محەممەد لە بەشی یەکەمی بەرنمەکەدا چەند جارێک ئاماژەت بە هەندێک ئەگەری نەخوازراو کرد لە پاش هەڵبژاردن یان لە قۆناغی پاش هەڵبژاردندا ینی بۆ ئەگەری کودەتا هەبێ لە عێراقدا لە کاتێکە کە ئەم عێراقە نوێیە لەسەر ئەو بنچینەیە دروست بووە
حکوومەتەکانی حکوومەتی گەلبن نەک حکوومەتی تاکە کەس یا گێڕانەوەی ئەو دیکتاتۆریەتی کە پێشوو لە عێراقدا بووە. بەڵێ من بەش بە حاڵی خۆم بڕوام وانییە کە ئەگەری کودەتا یان شەڕی ناوخۆ لە ئەگەرە نزیکەکانە بەڵکو تەسەورم وایە زیاتر درێژەدان ئەبێ بە بارودۆخی ئێستا. بۆ نمونە دوای هەڵبژاردنەکانی دەیدە حکوومەتێکی عێراقی تازە پێک دێت بە بەشداری هەرسێ پێکهاتەکەی کورد و شیعە و سوننە بە هەمان شێوەی انتخابات هەڵبژاردنی 2018 چۆن لە مانگی 5 هەڵبژاردن کرا لە مانگی 10 حکوومەت تەشکیل کرا، چۆن لە هەڵبژاردنی 2014 لە مانگی 4 هەڵبژاردن کرا لە مانگی 8 حکوومەت تەشکیل کرا. بە هەمان شێوە تەسەورم وایە کە دوای دەنگدان حکوومەت تەشکیلەکرێ بەڵام کاتێکی درێژکایەنتری دەوێت. بەڕاستی هەستی نیشتیمانی بەگشتی نەماوە بە تایبەت لە هەرێمی کوردستان کە دیارە هەرێمی کوردستان وەکو نازنامە هەست بە ئینتیما بۆ عێراق ناکات. وەک جەنابیشتە ئەزانن سونەی عێراقیش دوای ڕووخانی سەدام خۆیان بە پەراوێز کراو دەزانن، ئەوانیش ممکنە زۆر مرتاحنین لەم عێراقی کە دێت. حاڵەتی سێهەمیش حاڵەتی شیعەیە کە بە شێوەیەکی گشتی بە تایبەت تەیاری فەتح لە ژێر کاریگەری و تەئسیری ئێرانان، کەواتە هەستی نیشتیمانی زۆر زەحمەتە دروست بێ لە کاتێکە کە گەل بەم سێ جۆرە دابش بووە. بەڵێ ئەگەر ئەو هەستی بە عێراقی بوونە لە ناو هەرێمی کوردستاندا کەمە، دکتۆر کەواتە بۆچی لایەنە کوردیەکان بەشداری لەم هەڵبژاردنەدا دەکەن؟ لەبەرەوەی لایەنە کوردەکان تێگەیشتوون کە هەلومەرجی ئەقلیمی و هەلومەرجی نێودەوڵەتی گونجاو نییە لەم قۆناغا بۆ ڕاگەاندنی سربەخۆی. بەڵام ئەگەرێکی تر هەیە کاک بەڵێن کە ئەبێ بیری لێ بکەینەوە، جگە لە ئیدامەدان و درێژەدان بەم بارودۆخە، جگە لە کودەتا، جگە لە شەڕی ناوخۆ، ئەویش ئەوەیە ئیمکانە عێراق دابەش بێت بەسەر سێ هەرێمی فدراڵیدا و لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا ئەم سێ هەرێمە کاروباری خۆیان ببەن بەڕێوە. وەک بەڕێستان لە یادتانە لە ساڵی 2005 بوو عەبدولعەزیز الحەکیم داوای هەرێمێکی شیعەی کرد کە لە 9 پارێزگا پێکهات بوو. چەند ساڵێک دوای ئەوە لە 2011 بەسرە داوای هەرێمێکی سەربەخۆی کرد. هەر لە 2011 پارێزگاکانی دیالە، سەلاحەدین، ئەنبار هەر یەکیان بەجیا داوای هەرێمێکی سەربەخۆی کرد. کەواتە واریدە عێراق ببێ بە سێ هەرێمی فدراڵی هاوشێوەی هەرێمی کوردستان و بتوانن لەم چوارچێوەیە کارەکانیان بەڕێوە بەرن. باشە دکتۆر، ئەڵبەتە وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد، حکوومەتی داهاتووی عێراق حکوومەتی پێکاتەکان دەبێ کورد، شیعە، هەروەها سوننە. ئەمە شتێکە ینی وەکو بڵێ ئەگەرێکی زۆر بەهێزە، بەڵام ئێمە ناتوانین ینی چاولەوە بپۆشین لە ناو شیعەدا کۆمەڵێ ناکۆچی ئێجگار گەورە هەیە. بە هەمان شێوە لە ناو سوننەکانیشدا ماڵی کوردیش بە خۆ دەزانی ینی ماڵێکی پەرتەوازەی شپرزەیە لە ئێستادا. چۆن دەتوانرێ ئەم حکوومەتە بەڕێوە ببرێ هەر لایەنێک کە بچێتە بەغدا بە ناوی هەموو پێکاتەکەەوە قسە بکە، ئیتر هەر لایەنێک بێ؟ بارودۆخی شیعە لەو ناحیەوە لەگەڵەوەشا کە پەرتەوازن و تەوەجوهات و ئاڕاستەی جۆرا جۆر هەیە، لەوا شانسیان هەیە یان بەختەوەرن بەوەی کە مەرجعیان هەیە
و لە عینن کاتیشا نفوزی ئێرانیان بەسەرەوەیە لەبەرەوە کاتێک کە ئەم ناکۆکی و پەردبوونە دروستە بێت دەستێوەردانی ئێران تەدەخولی مەرجعیە کارێک ئەکا کە ئەم ناکۆکیانە چارەسەرەکرێت ئەمما بەنسبەت هەرێمی کوردستانەوە بە بڕوای من پارتە سیاسەکانی کوردستان ئاستی تێگەیشتنیان بۆ یەکگرتنی هەڵوێستی نیشتیمانی بۆ پرسە چارە نووسسازەکان لە بەغا هەڵوێستێکی بەگشتی یەکگرتووە ئەمێنێتوە سەرسونە کە بەڕاستی ئەوان زۆر پەرتەوازن و لە عینن کاتیشا بێ ئاراستن و بێ سەرپەرشتیکارن بە ئێمە بگەڕێنەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەری ناو پەرلەمانی عێراق چه هەڵوێستێک هەبوو فراکسیۆنەکانی پارتی یەکێتینەوەی نوێ بزوتنەوەی گۆڕان وەکو هەڵوێستێکی هاوبەش هەبوو بێ لە نێوانیانەیە با بڵێ هەر هەمویان ئەم فراکسیۆنانە بە یەک هەڵوێستەوە یا بە یەک بەرنامەوە کاریان لەسەر کردبێ بەڵێ بەنسبەت بودجەی بەشی هەرێمی کوردستان لە بەغا کتلە و فراکسیۆنە کوردیەکان زۆر بە جوانی کاریان لەگەڵ یەکتری کردووە و هەڵوێستێکی کوردستانیانیان هەبووە لەگەڵ بەغا ئەمە بە بڕوای من نمونەیەکی جوانە و توانیویانە کاریگەریان هەبێ لەسەر بەغا بۆ ئەوەی بەشی بودجەی هەرێمی کوردستان دابین بکرێت طبعاً دوای چەندین بربەست و عەزەتدان و ئەرقەلە دکتۆر با بڕێکیش قسە لەسەر دەستێوەردانی دەرەکی بکەین جەناب داماژۆ بەوە کە کۆماری ئیسلامی ئێران یعنی کاریگەری هەیە بەسەر لایەنە شیعەکانەوە ئەی وڵاتانی تری ناوچەکە تورکیا بنمونە ئەمانە چەند دەستێوەردانی دەکەن لەم هەڵبژاردنەدا ئەگەر بێت و دەرفەت بۆ ئەو دەستێوەردانانە هەبێ کەواتە هەڵبژاردنەکە هەر لە ئێستەوە بڕیاری لێدراوە نەک ئەوەی ڕۆژی یەکشەممە کە دەنگ دەردەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و ئەنجامەکە ئەو بڕیارە بێ کە خەڵک داوێتی بە بڕوای من دوو ئەکتەری سەرەکی هەن لە عێراق ئێران و ئەمریکا و دەرەنجامی هەڵبژاردنەکەش دەری ئەخا هەڵوێست و ئاراستەی ئەوان چۆنە بێت بۆ پێکهێنانی حکومەت بەڵام لە عینن کاتیشا ئێمە ئەزانین کە ئەمریکا هەڵوێستی بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆنە بۆ نمونە لەسەر سێ تەوەرکارەکە ئێستا بۆ ئەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێت لە چوارچێوەی عێراقێکی دیموقراتی فدراڵی یەکگرتوودا ئاراستەی یەکەم ئەمریکا هەوڵەدات کە هێزی پێشمەرگەی کوردستان چاکسازی تا بکرێت ڕیفۆرمی بەسەرا بێت و یەک بگرێتەوە ئامانجی ئەمریکا لەمە ئەوەیە کە هەرێمی کوردستان بتوانێت پارێزگاری خۆی بکە لە هەر هەڕەشەیەکی دەرەکی و ناوەکی حاڵەتی دووهەم ئەمریکا هەوڵەدات لە هەرێمی کوردستانە ئابوووریەکەی فرە بکە فرە سەرچاوە بکە و حکومەتی هەرێمی کوردستان هان ئەدات کە بتوانێت بژێوی و ئابووری خۆی بیبابەڕێوە و بتوانێت لەسەر دووپێی خۆی بوەستێت حاڵەتی سێهەم ئەمریکا هەوڵەدات لە هەرێمی کوردستانە تەوەجوه و ئاراستەی حکومەتی خۆجێی و دروستبوونی حکومەتی خۆجێی نەیەتەکایەوە بۆیە هەرێمی کوردستان پەرد نەبێ و یەک پارچە بێ و بەهێزەوە بتوانێت بە یەکگرتووی ڕوبەڕووی ڕێگر و عەرقەلە و تەحەدیاتەکان ببێتەوە بە بڕوای من تا دەرەنجامەکان دەرنەکەوێت تەدەخولاتەکان وازح نابێت ئەگەر بێت و خەڵکێکی زۆر بەشداری ئەم هەڵبژاردنە بکات و دەموچاو و کوتەل و گروپی تر داخڵ بن بە پەرلەمانی عێراقی لەو بڕوایەدام پرۆسەی پێکهێنانی حکومەت ممکنە درێژتر بخایەنێت
چۆن ئاماژەمما بە 2010 کە بۆ نمونە 5 مانیلکایان ئەم پرۆسەیە درێژە بێتەوە لەبەرەوەی دروستکردنی ئیتیفاق و تێگەیشتن لە نێوان گروپە جۆرا و جۆرەکان تۆزە ئاڵۆسترە بێ. ئەمما ئەگەر بەشداری کەم بێ و هەر هێزە سەرەکیەکانی عێراق بەشدار بن، ئەوە ممکنە حکومەت زووتر پێک بێت و زووتر دەست بە کاروباری خۆی بکات. دکتۆر ئاماژە تەنها بە ئەمریکا و هەروها ڕۆڵی ئێران کرد لە عێراقدا، ئەی بۆ تورکیا چۆن؟ یعنی بەتایبەتی لەم یەک دو هەفتەیە ڕابردوودا کۆمەڵە سەردانی کەسایەتیە گرنگەکانی سوننە بۆ تورکیا هەبووە. یعنی پێدوانیە تورکیاش بتوانێت ڕۆڵ بجێڕێ یا کاریگەریە بێ بەسەر دەنگدانەوە لە عێراقا؟ ممکنە تورکیا بە حکمی ئەوەی کە موسڵمان و سونەن بیانەوێ کاریگەریەکیان هەبێ بەسەر سونەی عەرەبەوە، ئەو سەردانانش کە جەنابەت ئاماژەی پێدەی زیاتر لەگەڵ کەسایەتیە دیارەکانی عەرەبی سونەوە بووە. ممکنە ئەگەر سونەکان بەڵبێن و ممکنە تورکیاش ڕۆڵی خۆی بگێڕێت لە پشتگیریکردنیان و داکۆکی کردن لیان. بەڵام تا ئێستا ئێمە تورکیامان نەبینیوە بەو شێوە زەقە بۆ نمونە تەداخل بکات لەو کاروباری هەڵبژاردن یان لە دەرەنجامی هەڵبژاردنەکانە. زیاتر ئێران بکەری سەرەکی بووە و ئەمریکاش تەسەورەکەم چاڕوانی دەرەنجامەکانەکات ئەگەر بتوانێت بە ئاراستەیەک پرۆسەی پێکهێنانی حکومەت جێبەجێ بکات. وەک گوتم ژمارەی دۆستەکانی ئەمریکا لە بەغا ماون، بەڵام لەوە ئەچێ ژماریان لە کەمبوونەوە بێ و بەرەو کەمبوونەوە ئەچن. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە بۆلات لە ناو عێراقیەکاندا دابەشبوونێکی بەرچاو هەیە لەسەر ئەگەر و نەگەری دەنگدان لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممەدا و هەر یەکەشیان بیانووی خۆی بەڕەوا دەزانێ بۆ دەنگدان یان دەنگ نەدان. ئەکو مەشاکل بالبلد کێشە هەن لەم وڵاتەدا کەوەها دەکەن هەڵبژاردنەکان نادیموکراتیانە بن، وەک بوونی ئەم هەموو چەکە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدا. هەڵبژاردنێکی ڕوون نییە و نامەوێت لەم تاوانە تێوە بگلێم. من هەڵبژاردن بە تاواندا دەنێم، نازانین چارەسەر چییە چونکە هەموو ڕێگاکان داخراون. ئەگەر بمانەوێت وڵاتەکەمان بنیاد بنین یان داوای مافەکانمان بکەین، ئەوە پێویستە بەشداری لە هەڵبژاردندا بکەین، چونکە دەتوانین بەدووەدا چوون بکەین لەگەڵ ئەوەی دەنگمان پێداوە و پێ بڵێن دەنگمان پێداویت و دواتریش پێ بڵێن هیچ سوودێکت نەبوو بۆ من. هەر بۆیە لە هەڵبژاردننی داهاتوودا دەنگ بە کەسێکی تر دەدەم. بەڵێ پێویستە بەشدار بین تا پرۆسەی دیموکراسی بەردەوام بێت. پێش دەچێت ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی ساڵی 2010 عێراق لەسەر هەردوو ئاستی ناوخۆ و نێونەتەوەییشەوە پەسەند نەبوو بێ، وەک یونامی دەڵێ بۆ ئەم هەڵبژاردنەی ڕۆژی یەکشەممە لایەنە سیاسیەکان و کاندیدەکانیش ئەرکێکی گەورەیان لە ئەستۆیە. دەتوانم پشڕاستی بکەمەوە نەتەوە یەکگرتوەکان لەو بڕوایەدایە هەڵبژاردنەکانی ئەم مانگیدەیە جێواز دەبێت لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010. پێویستە جەختیش بکەمەوە لەوەی گرنگ نییە چەند ڕێو شوێنی تەکنیکی گیراونەتە بەر، بەڵام ڕێگەگرتنی بە کۆمەڵ لە هەوڵدان بۆ سەپاندن یان دەستکاریکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن دەکەوێتە سەر هێزە سیاسیەکان و کاندیدەکانیش. ئەوە کەوتوەتە سەر ئەوان کڕینی دەنگ و سەرکوتکردنی دەنگدەران و کارە نایاسایەکانی تر ڕابگرن. نەتەوە یەکگرتوەکان جەخت دەکاتەوە لەوەی ئەگەر عێراقیەکان گۆڕانکاریان دەوێ ئەوە هەڵبژاردن میکانیزمێکە بۆ ئەو گۆڕانکاریە. بەشداری نەکردنە لە هەڵبژاردندا هیچ شتێک چارەسەر ناکە. بە پێچەوانەوە ئەگەر دەنگ نەدەیت ئەوە وەک ئەوە وایە پشتیوانی لەوانە بکەیت کە تۆ لەگەڵ هەڵوێستەکانیاندا نییت. دکتۆر محەممەد هەر وەکو جەنابیشت دەزانی ینی زۆرێک لە لایەنە عێراقیەکان ئەگەر لەسەر ئاستی تاکیش بێ ینی ئاماژە بەوە دەکەن کە بایکۆتی هەڵبژاردن دەکەن، نانەوە بەشدار بن لە دەنگداندا. چ میکانیزمێکی تر هەیە لە عێراقا بۆ گۆڕانکاری بێجگەل لە هەڵبژاردن؟ بەڕاستی وەک جەناب تزانی لە 29دا ئەو پەیامەی کە لە ئایەتوڵا سیستانیەوە دەرچوو بابەتی
بایکۆتکردنی تۆزێ سست کرد. من تەسەورم وایە پێکهاتەی شیعەی عێراق کە زۆرینەن بەشدار ئەبن و ئەو پەیامەی ئایەتوڵا سیستانی کاریگەری ئەبێ لە سەریان. بەڵام لە عینەن کاتیشە ئەگەر ئاڕاستەی هەڵبژاردن جێبەجێ نەکرێت کە ئاسانترین و چاکترین ڕێگایە، احتیمالاتی تر ممکنە بێتە پێشەوە و لەوانە بۆ نمونە میلیشیای حەشتی شەعبیت هەیە ڕەمە بتوانێت هەندێک کردەوە بکات لە پێشەوە ئاماژەم پێدا احتیمالاتی کودەتا هەیە، احتیمالاتی شەڕی ناوخۆ هەیە، احتیمالاتی ئەوە هەیە کە عێراق ببێ بە سێ هەرێمەوە. بەڕاستی باشترین بژاردەی هەڵبژاردنە وەک جەنابیش دەزانی لە مانگی حەوتا بوو تەیاری سەدری ئاماژیان بە بە بایکۆتکردندا، بەڵام ئەوە بوو دوایی بڕیاری بەشداری کردنیان نا. لەبەرەوە من هەر تەسەورم وایە کە سیناریۆی یەکەم دووبارە ئەبێتەوە، ئەویش هەڵبژاردن دەکرێت و حکومەت دوای ماوەیەکی دوور و درێژ پێک دەهێنرێت. بەڵام ببوتم تاقە گۆڕانکاری لە جیاوازی هەژدە بازن و هەشتا بازنەکایە کە محتەمەلە مەجالبات بە کەسایەتی نوێ ڕێکخراوی نوێ. باشە کەسبوونی ئەو بایکۆتە دکتۆر لە هەرێمی کوردستانیش کەس بووە یان لە ناوچەی عەرەبی سونەنشینە لەوێش هەر بە هەمان شێوە کەس بووە؟ یعنی ئەگەری ئەوە هەیە لە هەرێمی کوردستان و لە ناوچە عەرەبە سونیەکاندا ژمارەیەکی بەرچاو خەڵک بەشداری لە هەڵبژاردنا بکەن؟ من بەڕاستی کە لە ناو خەڵکام لێرە لە هەرێمی کوردستان بەڵێ گوێبستی ئەوە بم کە هەندێک خەڵک ئەڵێن تااقەتمان نییە و بڕوامان بە پرۆسی سیاسی نەماوە. بەڵام لە عینەن کاتیشە من دڵنیام کاتێک کە مەوزوعی بەشداری کورد لە عێراقا دێتەوە و مافەڕەواکانی گەلی کورد، زۆربەی گەلی کورد ناتوانێت خۆی دابڕێت لەو هەستە، لەو ئینتیمایە، لەو هەستکردن بە بەجێهێنانی واجبە. ئەمە لەلایەکی تریشەوە ئەندامانی پارتە سیاسیەکان بە دڵنیاییەوە بەشداریەکی بەرچاویان ئەبێت. بەڵام وەک بە بەڕێستم وت بە پێی ئەم ئامارانەی کە لەم بەینا دەرچووە تەسەورەکرێت بە پێی یەکێک لە ئەژمارەکان کە تەنها ١٢٩ دانیشتوانی عێراق ئەم جارە بەشداری هەڵبژاردن بکەن. بەڵام وەک گوتم ئەمە مجەڕەد لەسەر ئەساسی لێکۆڵینەوەیەکە، ئەم ژمارەیە ممکنە زیاو کەم بکە. دکتۆر زۆر بە کورتی پێمی بڵێ هەڵبەتە لەسەر ئەستی عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش ینی بە تایبەتی کۆمەڵی ڕاپرسی کراوە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن. ئایا ئەنجامەکانی ئەو ڕاپرسیانە جێی متمانە نیان نا؟ بەڕاستی ئەشێت جێی متمانە بێت ئەگەر ئەو کەسانی بەشدار بوون دڵنیا بوو بن لەوەی کە کەس نازنامە و ناویان نەزانێت یان نەزانرێکێن. بەڵام لە حاڵەتێکە ئەگەر کەسێک دڵنیا نەبێ لە بەشدار بوون یان دڵنیا نەبێ کە دەن بە چلانێک ئەدات و بزانێت کە ئەزانن کێیە، ممکنە زۆر ڕاستگۆ نەبوو بێت لە وتنی وەڵامەکانی. دکتۆر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. زۆر سپاس کاک بەڵێن. هەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن. ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.